هەستیارترێت و ڕەوشی ئازادی کارکردنیش ڕێگەی قورستر و سەختتریش بووە لەوەی کە سەرنج و چانە زۆر نووسینگەی کەناڵەکانیان داخستەوە فەزای کاری بەدەنیان بەردەست کردوتەوە لە هەموو خۆپیشاندانەکاندا ئاسەنگیان بۆ ڕۆژنامەنووسان دروست کردووە تا ڕووماڵی خۆپیشاندانەکان دەکەن. ساڵی 2020 بۆ ڕۆژنامەنووسان هێندە خراپبوونە ئارام بووە کە ئاسانترین کردار بەلای هێزانیەکان ئەوە بووە بە شەق و دەمانچەی کارەبایی پەلاماری پامێران بدەن بەبێ فەرمانی دادگا دەستگیریان بکەن و بیان خەنە ناو زیندان شەق لە خانمە ڕۆژنامەنووسان بدەن بە نامەی زارەکی و لە ڕێگەی MMSەوە هەڕەشە لە کچان و کوڕانی ڕۆژنامەنووس بکەن لەسەر نووسینی پۆستی تۆڕە کۆمەڵاتیان چالاکوان و میدیاکاران بخەنە زیندانی تاکە کەسیەوە. سەرکوتکردنی ئازادی میدیا هاوکات بووە لەگەڵ شاردنەوەی بەشێکی زۆری ئەو زانیاریانەی کە خزمەت بە بەرژەوەندی گشتی دەکەن بە بیانووی زیانگەیاندن بە ئاسایشی نەتەوەیی. بەپێی یاسای ڕۆژنامەگەری حکوومەتی هەرێمی کوردستان مافی داخستنی میدیا ڕێگرتن لە ڕووماڵی خۆپیشاندانەکانی نییە، بەڵام لە بری جێبەجێکردنی یاساکانی کوردستان لەم بوارانەدا پەنا بۆ بڕیار و ڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتەکانی تر دەبن کە بە دڵنیاییەوە ناکرێت ڕێنمایی و بڕیار هێزی یاسای هەبێت بەڵام دەیکەن. حزبە دەسەڵاتدارەکان بە پارەی سیاسی خەڵک تەنها بە ئازاردانی جەستەیی میدیاکاران و ڕۆژنامەنووسانەوە نەوەستاون، بەڵکو پەنایان بۆ شکاندنی کەسایەتی معنەوی ڕەخنەگران ڕۆژنامەنووسان چالاکوانانی مافی مرۆڤیش بردووە بە پارەی سیاسی لە ڕێگەی سەدان کەناڵ و دامەزراوەی میدیایی سێبەر و هەزاران پەیج و ئەکاونتی لەناسرا و سوکایەتیان پێ دەکەن، هەواڵی ساختە و درۆی هەڵبەسترا و دەربارەیان بڵاو دەکەنەوە بە ناوی دامەزراوەی میدیای ئازادەوە کە لە بنچیدەدا خاوەنەکەی سەرکردەی حزبە دەسەڵاتدارەکانن ڕۆژانە پەلاماری کچان و ڕۆژنامەنووسان و هەڵسوڕاوانی مافەکانی مرۆڤ دەدەن. ئەمە جگە لە بەگەرخستنی ئەم میدیایانە بۆ شەڕی بەرژەوەندی تایبەتی و حزبایەتی خۆیان. ئەم ڕەفتارانە دش بە پرەنسیبەکانی دیموکراسیەت و مافی مرۆڤ وای کردووە کە دۆستەکانی گەلی کوردستان لە چەند بۆنەیەکی جیادا ڕەخنەیان لە ئەدای دەسەڵاتی سیاسی کردووە، داوایان کردووە پێشلکردنی مافی ئازادی ڕادەربڕین بۆستێت. راپۆرتەکەی ئەم ساڵی سنتەری میترۆ بە ناوی زەبر و زەنگ و تۆقاندنە کە راپۆرتی ڕەوشی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانی عێراق بۆ 2020 ئەخاتە ڕوو کە بەم شێوەیە 385 پێشێلکاری بەرامبەر 291 ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان، 163 ڕێگری، 74 دەست بەسەرکردن و ڕاگرتن بەبێ بڕیاری دادگا، 48 هەرەشە و لێدان و سوکایەتی، 42 زەوتکردن و کەلوپەلی ڕۆژنامەوانی، 8 حاڵەتی هەراسانکردنی کچانی میدیاکار کە لە نێو راپۆرتەکە ئەو چیرۆکانە خوێندنەوە کە چیرۆکی جیاوازە، 30 دەستگیرکردن و ڕاگرتن بەدەر لە کاری یاسای ڕۆژنامەنووسی و یاسای ڕۆژنامەنووسی، 8 بەڵێننامەی پڕکردنەوە، 6 شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی، 4 داخستنی ئۆفیسی کەناڵ، 2 هێرش و تەشویشی ئەلکترۆنی. هاوکات لەگەڵ راپۆرتەکەی ئەم ساڵدا پێشێلکارەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیش هاتووە کە بەم شێوەیە 120 پێشێلکاری بەرامبەر 83 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن، 71 ڕێگری، 30 دەست بەسەرکردن و ڕاگرتن بەبێ بڕیاری دادگا، 9 زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی، 7 هێرش و لێدان و سوکایەتی، 2 پڕکردنەوەی بەڵێننامە و 1 ڕفاندن